هەستەکەم ئەمە زۆر خۆش بن ڕۆزی بەنگلادێشی وەڵا هەتێ نەگەشت دانه خواردم 1000 بنه کی بهژنە و بهژنەلۆ چەنە بۆ ڤلۆگکردن ناتوە بەڵام پێم خۆشە ئێوارانی هێنی باخی گشتیان لێ بشانەوە نیپاڵەکان هیندیەکان ئەوانەی کە لە دەروی وڵات هاتون لێرە نیشەکەن دەروی وڵات هەموو ئێوارەیەک خواردن ئامادەیەکەن لەگەڵم بن هەنێشتی زۆر جیاوازتان پێ بشانێ بزانم نێوەتوان ئەو جۆرە خواردنانە بۆ یەکشت زۆر سەرنجڕاکێشە ئەو هەموو ماتۆڕەکە لێرایە سەریکە جار لەگەڵ ما بن بزانم خواردنەکانیان خۆشە لایەوە برادركم نفسي Hoş 5 بدون منه 5 دانه بدون نه همه درانه جاوش جۆری خواردنەکانیان لێوە جوان نەوشتیاوە خۆن ئەها سەی چۆن جوان ئەو مامۆیە ئەمە ناوی چی بوو؟ ناو پەتاتە یا ناو سەمۆسا وەڵا هەتێ نەگەشت سەمۆسا کورتی عینەن کوبا وەکو کوبە وایە چی تایە ناوەکەی؟ ئەو پەتاتە تایە پەتاتە؟ پەتاتە تایە ئەو ماسی ئەی ئەمە چی ئەڵێ شەلەمی خۆمانەمە شفتەی سوزا شفتەی سەوزەیە؟ بەڵێ ماسی ئەی ئاوەیان چییە؟ ئەوە بۆراک ئەوە مریشک تایە بۆرە ئەمە ناوی چی بوو ئەمە؟ ئەوە شفتەی سوزا شفتەی سەوزە خۆشترینی خواردنیان کامەیە؟ ئەو بەنگلادێشی خۆشتنی هەموو خۆشە هەمووی خۆشە خۆشترین خواردنیان چییە؟ لای خۆت تاکیکە چین چەشتی خۆش نییە بدانە حەزەن ئەو شتیایە؟ کیمە ئیمە؟ تونا او بيبري جاء نییە بیبەر نییە برای ئەوە بە هەمووی بیبەر نییە ئەوەش بیبەر نییە ئەو بیبەر ئەوە بیبەر ئەوە بیبەر ئەمە چی پێڵێن؟ ئەوە سیاپە شاپەلەک؟ ئەڵف ئەو ماتۆڕەکانیانە آقا ولی سلام خوبی داداش چۆنە ئەم جۆ پێ چۆنە؟ وەلید ئەم جۆ لا خۆشە؟ ڕاستیان دیمەنی خۆش و دیمەنی جوان توانی بە بادینی قسەکەی بۆی هاوڕێیانی بادینی ڕاستێژی لێرە گەڵە تێبگەن هەر بۆ دنیاکە بێت ڕاستێژت بێتە ڕۆژە هەر بژی ئاغا ڤەلیدی داداش ڤەلید ماتۆڕەکە جوانە دور خطام ئاوتان لێرە هەموویان کۆبنەوە و دەمەتەقی خۆیانەکە
ئەوە شاعیری گەورەی کورد کامەران موکری. غەریبن خوا لە خارجە. مامۆ هەستەکەم ئامە زۆر خۆش بن بەس نازانم بۆ ناتوانم هیچیان تاقی بکەمەوە بەس تۆزە لە ماسەکەم خۆرد یعنی تقریبا زۆر ناخۆش و بێەوە ناخۆش. ئامە چییە؟ جای وایەتیان سەوزەیشە سەوزە بەدەستیانەوە. ئەوەش باخی گشتی ئاوە سەوزەکەیانە. ئەمە چی ناوە؟ ساک؟ سڵق؟ سڵقی خۆمان؟ باشە من سڵقم نەناسیەوە. ئەمە جیاوازترە لە سڵقی ئەمە؟ ئەمە چییە؟ ئێش سڵقە؟ ئەمە؟ برا هەمووی سڵقە. ئێستا ترۆزی بەنگلادشیتان خواردووە سەیری. ئەوە ترۆزی بەنگلادشی. مامۆستا خۆشە؟ تێکدانی لە عەلاقەیەکە ماڵە. ترۆزی بەنگلادشی. سەیری ئەم سۆزانە قەسەم ئەخا. مامۆستا ئەمە ناوی چی بوو؟ ئەمە ناوی چی بوو؟ پاتشا. ئەمەتا پاتشانێ. ئەمەش چییە برا؟ ئەوە پادشاهێ؟ نەماستێ؟ مامۆستا ئەوە خۆشە؟ عیبی نییە. تەواو. ئێوارانی هێنی باخی گشتی زۆر قەرەباڵغ و تایبەت کوڕانی دوور وڵات یەکتریە بێنن عاشقەکان لێرە کۆ بنەوە عاشقای بەنگلادیشیەکان. کوردیەکانیش لەگەڵ شەرەفخانی بەردیسیە. لە هەمویان کۆبوونەتەوە. جوانیشیان هەیە، جوانە بەسن.
ئەوش مەحوی شاعیر بەجێ نایە دەبێ ڕووکەی نەسارا حەقی ئادابی مەجنونی لە شارە کە چەرخ ئەسکەندەری دی دەدەدارە وتم هەم بۆ هەم دەردیدارە هەتا حەق ناسرە هەر حەقمە مانسوور ئەگەر وەکو ماسوور بمکەن بەدە والله چ جوێکی عاشقانەیە بازاری سەوزە فرۆشان ی بەنگلادێش مامۆ مامۆستا خۆشە؟ ئێستا مشتاقیەکەم لە تاقی کرد و دوای پێم وڵۆزانە خۆشە ئەوڵێ لوقمە قازی Sí, verdad, esto, ¿verdad? خواردنانەی کە پێم پیشانان ئەوە عینەکەم نێن ئەوتم با تۆزە چاوم ئیسراحەتکە چاویشم عیبی نییە شەر ئەو خواردنانەی کە پێم پیشانیان کامیان لە ئێوە زۆر خۆشە پێم بڵێن لە کۆمنتاوە بنووسن بيجيبوا بتريب قلبي منالو دادي زغستان وشرق وبرانه الرزا كركي صاوج بنتيانه آگیری دانستانم ردا خود ندار هاتینە کۆتایی ڤیدۆکەی وادارم لایک و کۆمنت و سەبسکرایبدان بیر نەچێت کاتێکی خۆش